هەڵبژاردنە بۆ بزوتنەوەی گۆڕان تاقیکردنەوەیەکی قورسە. حیزبەکانی دیکە چاویان لە دەنگەکانیەتی و خۆشی دەیەوێ کورسەکانی ئێستای بپارێزێ. محەممەد عەبدولکەریم بەروژێری ژمارە 4 بزوتنەوەی گۆڕان لە بەرنامەی چی دەکەن باسی پلان و بەرنامەی 4 ساڵی داهاتووی بزوتنەوەی گۆڕان دەکات. کاک محەممەد ناسرایی بە دکتۆر محەممەدی جوانیە زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی ئەمە سپاس. خۆتان حازر کردووە لە هەولێر بۆ هەڵبژاردن؟ بەڵێ ئێمە هەر لە سەرەتای دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن زۆر بە گەرم و گوڕیەوە دەستمان کرد بە بانگەشەکردن لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت لە هەولێری پایتەخت. لە هەولێرتانوێت چی بکەن؟ ئێمە هەروەکو ڕوون و ئاشکرا لەلایەن کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان هەولێری پایتەخت عاسیمەی کوردستانە و زۆربەی قونسوڵخانەکان لە هەولێری پایتەختە بۆیە فۆکسی هەموو دنیا لەسەر هەولێر ئێوەش فۆکەستان لەسەر ئێرەوەتانێت تەواجودی بە دڵنیاییەوە ئێمە دەمانەوێت گۆڕانکاری ڕیشەیی لە هەولێری پایتەختەوە بکەین. زۆر باشە ئێمە دەست بە بەرنامەکەمانەکەین. پێم وابێت لە کەرتی تەندروستیش چەند ساڵە خزمەتت هەیە پێکەوە دەچینە شوێنی کارەکەت لەوێ هەندێک قسە دەکەین دوای دەچینە ناو خەڵک. باشە فەرموو. دکتۆر محەممەد لە نەخۆشخانەی ڕزگاری فەرمانبەرە ئیشەکەت چێ لێرە کاکتۆر؟ من معالج فیزیایم لە بەشی عیلاج طبیعی. باشە چەند ساڵە خزمەت هەیە؟ 10 ساڵە کار دەکەم لە کەرتی تەندروستی بە تایبەت لەم نەخۆشخانەیە. یعنی ئێستا ئەزانی کە کێشەکانی کەرتی تەندروستی چییە لە هەرێمی کوردستان؟ بە دڵنیاییەوە ئێمە معاناتی کەرتی تەندروستی دەزانین لەبەر ئەوەی ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی نەخۆش دەبینەوە. کێشەکانی تەندروستی چییە لە هەرێمی کوردستان؟ هەر نەخۆشێک کاتێک دێتە نەخۆشخانە وەکو پێویست خزمەتگوزاری پزیشکی پێشکەش ناکرێتن کە لە تمۆحی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندانە. بۆیە من وەکو بربژێرە خۆم کاندید کردووە پلانم هەیە بۆ چارەسەرکردنی کەرتی تەندروستی. دکتۆر جان لەبەرەوەی تەندروستی و ئەوەی کە وتت پەیوەندی بە ژیانی خەڵکی گشتیەوە هەیە ئێمە ئەمانە بنە ناو خەڵک بۆ خەڵکی وڵێ کە پلانتان چیە بۆ 4 ساڵی داهاتوو کار دەکەین ئینشاءڵڵا لە بۆ بە خەڵک بڵێ بە من مەڵێ بەس ئەم پەیامەش بگەینم کار دەکەین لە بۆ بڕینی دەستی ئەو مافیانەی کە بازرگانی بە دەرمانی ساختە و کوالیتی خراپ و ئیکسپایرەوە دەکەن. زۆر باشە ئەمە بە خەڵک بڵێ کاکتۆر باشە فەرموو. محەممەد پێشبینیەکانی بزیتنەوەی گۆڕان بۆم هەڵبژاردنە چییە؟ بۆ کورسەکانتان بۆ دەنگەکانتان زیادەکەن کەمەکان هەوڵ دەدەین ئێمە کە دەسەڵات بگرینە دەست دەسەڵات بگرینە دەست بەو مانایە کە زۆرترین کورسی پەرلەمانی کوردستان بەدەست بێنی. تێگانی ئارامی خەڵک لە 4 ساڵی ڕابردوو ئەوەش باسکە. منە نازانم جەنە. منداڵی خەڵکتان بە کوشدا چاومانی کردەوە. بەس بزانم بە چه حەقێک حەقی من خوراوە. گۆڕان دۆڕە لە مێژە چی پێ برێ؟ لە تێکدانی زیاتر سلێمانیشتان تێکدا. برا من ئەنگۆدەکانی هەولێریش تێکدا. من نەگرەخنە لە پارتی لە باوشی پارتی شەکرم پارتی چی ئەلکا بەرابەر. ئەندا پەرلەمانی پێشتری گۆڕاندا هاوڕێجان پێشتر بەندامەکانی خۆتان نەگەندا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان دنیای پرۆژەی زۆر باشمان پێشکەش بە پەرلەمان کرد و ئێمە پرۆژەی زۆر باشترمان هەیە لە بۆ چاکردنی کەرتی تەندروستی چاکردنی سیستەمی پەروەردەی وڵاتەکەمان و چاکردنی بژێوی ژیانی خەڵک و چاکردنی کەرتی کشت و کاڵی. بەڵام تێگانی ئارامی خەڵک لە 4 ساڵی ڕابردوو ئەوەش باسکە.
ئەم 4 ساڵی داهاتوو تەندروستی بگرنە دەست وەکو وەزارەتی تەندروستی ئەویش تێکەدەن ئێمە تەنها قەلەممان لەدەستە نەهێزی چەکداری میلیشیای حیزبمان لەدەستە و نە سەروەت و سامانی ئەم میلەتەمان دزیوە ئەوە پارتی یەکێتی من ناڵێم بە پێشمەرگە ئەوە بکەوە پێشیانی خۆی بەخەت کرد لە پێناوی خاک و نیشتیمان دکتۆر ڕاوەستە بە جواب بباتەوە برا نەخێر من بە چەکداری حیزب دەرم هاوڕێجا ئێمە کە باسی میلیشیای حیزب دەکەین باسی هێزی پێشمەرگەی کوردستان ناکەین من باوکم پێشمەرگەی شاخە و داکم زیندانی سیاسی بووە لەژێر ئەشکەنجەوە تووشی نەخۆشی بووە وە شەهید وە لەم پێناوەدا و من وەکو کارمەندێک کە لە کەرتی تەندروستی کارم کردووە ڕۆژانە لە بەرگری سەنگەرەکانی بەرگری تیماری پێشمەرگەکانمان کردووە و ئەمە بەوازبی سەرشانی خۆمانی دەزانین بۆ حتا ئێستا 2 ساڵە بی سەرۆکی هەرێم نەمایە یەک بەشە باسی سەرۆکی هەرێم ناکەم بەڵام ڕۆژان وەکو تەنەکەی باسی سەرۆکی هەرێمیانە کرد قوربان بمامەجیان سپاس دەکەم ڕقم چەندی کاکتر من ژمارە چواری بزوتنەوەی گۆڕانم گۆڕان ئەمیش ئەندامێکی پارتیمە سەرچاوە مامەجیان چ دەوێت و دەنگی دەرێ ئێمە هاتووین مامەجیان وەکو کاندیدێک هاتووین سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە چا بکەین لە ئێستادا پێویستمان بە هاوکاری تێکی داوە من چاکێکم لە 27 ساڵی حکومڕانی پارتی و یەکێتی بینیمان پارەی دوو کارەبا دەدەن کارەبامان نییە ئاو نییە مەعاش نییە ئیش نییە موچە نییە کە ئەمە هەمووی دەگەرێتەوە ئەوەی 27 ساڵ ئەنگۆژ ئەو عزبەیدا نەبوون ئێمە پشتمان نەبووە ناو پارتیدا نەبوون مامەجا ئێمە 2 ساڵ جالی بێ پیاوی هالیە باقسەکانی بکەم ئەم پیاوەیەشتی نەبوون با لۆ هێشتان ئەوابی هاوڕێ مامەجیان ئێمە یعنی ئەوانش دەستیانەیە دەستیانەیە لەو تێکدانیەوە ئادیکۆ زۆر بەڵێ مامەجیان با وەڵامت دەمەوە ئێمە یەقسەد بێ تو دەرێ ئەمە هێزمان نییە و پێشمەرگەمان نییە و پێشمەرگە نازانم چیە پێشمەرگە هێزی نیشتیمانە پێشمەرگە هێزی نیشتیمان بەڵێ بەڵام ئێمە دەمانەوێت ئەگەر پێشمەرگە نەبایە ئەتو لێرە مامەجان من لە خۆم لە سەنگەری بەرگری بووم چارەسەری ئەو پێشمەرگانەمان دەکرد کە لەلایەن داعشەوە بریندار دەکراوە شەهید دەبوو تو پارتیت ئەوە پارتی وەرە دەنگم بەرێ پارتی خراپی کردو با من چاچی کرد هاوڕێجان مامەجان من پێ دەڵێ مامەجان من پێ دەڵێ پارتی و یەکێتی مامەجان پێ دەڵێ 27 ساڵە بەتاقیەکشانەوە ئەمە دەبینە حکوومەت پارتیان جێهشت پەجان بەجێشت دەگای لە پارتیدا دەگەیەکی وها لێدایە پارتیان هەتێکدا مامەجان بابێتە مەدانی ئەوە هاتوینە مەیدان هاتینە مەدان وا تێکدا مامەجان 27 ساڵە وەگۆ پارێژ ئەگە هاوڕێ ماشدانیشە دەنگیانیش پێێنە مامەجان ئەگە باوەڵامت دەمەوە مامەجان باوەڵامت دەمەوە باوەڵامت دەمەوە مامەجان باوەڵامت دەمەوە باوەڵامت دەمەوە باوەڵامت دەمەوە مامەجان باوەڵامت دەمەوە من باوەڵامت دەمەوە مامەجان باوەڵامت دەمەوە مامەجان باوەڵامت دەمەوە مامەجان ئەخە تۆ پرسیار کردو باوەڵامت دەمەوە هاوڕێجان با وەڵامی ئەم مامەیە بدەمەوە هاوڕێجان با من وەڵامی ئەم مامەیە بدەمەوە مەسعود بەرزانی پیاویتیانیە وڵاتە بەداخۆ لە بۆ ئەم قسەی مام حاجی یعنی وای باس کرد کە لە هەرێمی کوردستان پیاوێک نییە جگە لە بارزانانی کە ئەمە بەڕاستی تەشیرکردنە بە کۆی کۆمەلگا و وەڵامێکی بدەمەوە 27 ساڵە پارتیویەکێتی حکومڕانی ئەم وڵاتە دەکەن چێ دەستی گرتوبوون کارەبای چا بکەن چێ دەستی گرتوبوون کار بۆ ئەم گەجانە بدۆزنەوە چێ دەستی گرتبوون سیستەمی تەندروستی چا بکەن چێ دەستی گرتبوون سیستەمی پەروەردە چا بکەن ئەوانە 27 ساڵە چێ کردو بۆ لە 2009 ئێوە دروست چیتان کردێ لۆ خەڵک بەڵێ ئێمە چاوی خەڵکمان کردووە بە خەڵکمان گۆ گەندەڵی هەیە لە وڵاتەوە بە خەڵکمان گۆ نەخێر وانە ئێمە بە خەڵکمان کۆکە گەندەڵیسیە بە خەڵکمان گوت ئێمە بە مساهرات چێ دروستی کرد ئێمە دروستمان کرد لە لە پێناو بەرژەوەندی خەڵک دروستمان کرد قوبڵ ناکەین موسەی خەڵک ببردرێت هەندێک منداڵی خەڵکتان بە کوشدا
ئێمە بەرگریمان لە مافی خەڵک کردووە و ئێمە بووی شەقامی هەولێری پایتەختمان جوولان داڵی خەڵک بەکوش بەڵێ بەڵێ باوەڵامی بدەمەوە باوەڵامی بدەمەوە باوەڵامی بدەمەوە ئەوە بەڵێ باوەڵامی بدەمەوە باوەڵانەوە هاوڕێ بەڵێ باوەڵامی بدەمەوە بەڵێ ئێمە بووی شەقامەکانی هەولێری پایتەختمان هەژان و حکومەتمان حکومەتی هەرێمان ناچار کرد کە پێداچنەوە بە شیستەی پاشەکەوتی موسەدا ئەم ژنە پشگیری تۆکە چاومانی کردەوە سوپاس دەکەم دادەجان من مامۆستایەکی خانە نشینم باشە بەس ئەترسم ئێمە بەرگری لە مافی میلەتەکەمان دەکەین مامۆستایەکی خانە نشینم 37 ساڵ مامۆستایەتیم کرد چەند جیلی ئەم هەولێرم پێگەیاندووە لە دکتۆر و لە هەموو شتێک پێم گەیاندووە ئینجا لەگەڵ ئەوەشە ساڵێک و نیوە مەعاشم خوراوە ئێمە کار دەکەین بۆ گەڕاندنەوەی موسی ئەم مامۆستایە بەڕێزە کە کاری کردووە لە بۆ پەروەردەکردنی میلەتەکەمان بەس بزانم بەچی حەقێک ڕاوەسە کاکە بەس بزانم بەچی حەقێک من علاقەم نییە بەسەر کەسەوە علاقەم بە هیچ حزبێکەوە نییە بەس بزانم بەچی حەقێک حەقی من خوراوە هاوڕێجان گۆڕان دۆڕای لە مێژە چی پێ برێ گۆڕان بۆ دۆڕاوە دۆڕا هیچیان نەکرد چیان کرد لەوەتی ئەوان هاتینە ڕۆژ ڕۆژ خراوە من سیارێک ئەوە وایە تۆ تۆی ئەوە وایە گۆڕان هاتووە تێکچۆ چی وایە والله دووڕاون گۆڕان هاتووە تێکی داوە من ئێمە هاوڕێجان باوەڵامت بدەمەوە گۆڕان نەموچەی خەڵکی بڕیوە نە ڕۆژنامە نووسمان شەید کردووە نە سەروەت و سامانی ئەم میلەتەمان دزیوە نە خیانەتی سوێشی ئابمان کردووە نە خیانەتی 16 ئۆکتۆبەرمان کردووە و نەک بازرگانیمان لەگەڵ داعش کردووە کە ڕۆڵەکانی ئەم میلەتەی شەید کردووە بەڵێ ڕاست دەکەیت بەڵێ ئێمە لەسەر مامەجیان لەسەر هەڵوێست با تێت بگەینم وەڵامت بدەم وەڵامت بدەم هاوڕێژیان ئازادی نییە بۆیە خەڵک ناوێری قسە بکە پێم بڵێ لە چێ ترسێت تۆ ناترسی بنا لە چێ ترسی بۆچی ئەوە لە ئەترسم قسە ناکەم من نەگرڕخنە لە پارتی لە باوشی پارتی ژەگرم پارتی چی کا بەرابەرت هیچ ناکەم ناچیەکە دەڵێ چی ئەو گرێت تۆینی خۆتی تۆ ئێستا شتێگەلی لە قەناعەتی خۆت و لە قەناعەتی گۆڕانەوە قسەیەکە ئەڵێ تۆ ناوێری قسە بکەیت هاوڕێژان لەم من وەڵام بدەمەوە لەم شارە لەسەر قسەکردێ لەسەر وتارێک گەن شەید کراوە ئەوە شێ دەفعی کرد و ئێمە خەڵک داوای کاکەجیان تۆ سێریکە ئەو مەقەڕانش کە سوتاوە فەرمو لە ڕانێ و لە سلێمانی و لە هەمیەوە هی پارتی دیموکراتی کوردستان بزانە چێ لە پشتەوە سوتان هاوڕێجان گەنجێ قەناعەتی بەوە نییە گۆرە بابەجیان خۆتان ئێمە سوتاندووانە کاکە ئێمە دەسەڵاتی هێزوانێ لەم شارە یەک مەقەڕ بسووتێ لە مەڵتیقەیە گێل لێرە خۆیان ئەگەر پێیان وایە بکرێت هاوڕێژان سلێمانی و قەڵاتی بارەگای مەکۆی سووتیاندرا خەتا چێ بوو چێ لە پشتەوە بوو لە شۆ لە ڕانی و قەڵات هەمووی ئەمانی ئۆپۆزیسیۆن ئێدە با منیش وەڵامی بدەمەوە هاوڕێژیان با منیش وەڵامی بدەمەوە کاک سەنگەر کاک سەنگەر با من وەڵامی بدەمەوە چەندین جار بارەگای مەکۆی سەرەکی گۆڕان لە هەولێر سوتێنراوە لە بادین ئەخرێت سوتێنراوە لە شەقلاوە سوتێنراوە چێ سوتاندێت بزوتنەوەی گۆڕان لە 9 ساڵی ڕابردوو چی بە خەڵک کردووە ئاوەکمان نییە کارەبایەکمان نیوە چ ئێوە گۆڕانە هیچمان نییە هیچتان نەکردیە هیچتان نەکردیە باشە ئەمە پێ شەوان پەبیێتم پام لەگەڵ دکتۆر محەممەد گەردی کاندیدی ژمارە چوار هاتینە کۆتایی بەرنامەکەی ئێمە بەرنامەی چی دەکەن لە هەولێر شوان بەخوای گەورە و بەدەنجی میلەتەکەمان لە هەولێری پایتەخت و کار بۆ گۆڕینی ئەم دەسەڵاتە دەکەین دەست خۆشدار واتان لەگەڵ